بەڵگەی ئەمڕۆمان بۆ جوڵەی ناوچەی شان و قۆڵ و هەروەها کەمەر بەڵام بە بەکارهێنانی لاستیک وەکووتم ئەبێ کەرەسەکانتان ئامادە بێ لە ماڵەوە. دیارە ئەو کەسێک کە کەرەستەشی پێنیە لاستیکیشی پێنی ئەتوانێت جوڵەکە بەبێ کەرەسە بەکاربێن بەڵام ئێمە لە ستێپێکی پێشەوەداین. ئێستا وەکو هەموو کاتەکانی کەش ئامادە ئەبین بۆ جوڵەکان ئەویش بە خۆگەرمکردن دەست پێکن بە خۆگەرمکردنی شان و قۆڵمان بۆ پێشەوە دەست ئەجوڵێنیت بەجێ خۆتەوە بۆ ماوەی دەقیقەیەک ئەم جوڵەیە بکەیت یاخود 2 دقە بە پێی وەرزەکە ئەگۆڕێ ئایا گەر زستان بێ پێویستی بۆیە دقیقەیەک یان 2 دقە زیاتر ئەم جوڵانە ئەنجام بدەیت تاوەکو پلەی گەرمی دەشێ بەرز بێتەوە. ئێستا هەر خۆگەرمکردن جوڵەی دواتر بۆ پشتەوە شانە بۆ پشتەوە ئەجوڵێنی زۆر باشە تەواو بەرەوەی بەرگری بەکارەهێنین ئەویش بەکارهێنانی لاستیکە ئەبێ شان و قۆڵمان ئامادە بێ بۆ ئەو جوڵەیە نەکا زەرەرمان پێ بگەێنێت. ئێستا جوڵەی دواتریش هەینەشت دەستمان بۆ سەرەوە خوارەوە لە بەرەوەی ئێمە هەموو هەر 4 بەشی ماسوولکەکان و بەستەرەکانی شان بەکارەهێنین بۆیە ئەبێت بە هەموو شێوازێک ئامادە بێ بۆ جوڵەکە. زۆر باشە. ئێستا دەسەکەین بە جوڵەی یەکەم لاستیکە کە ئەگری تەبعاان ستێپمان هەیە ئەم لاستیکەیان ستێپی سەرەتاییە کە زۆر زۆر نەرمە ئەمەیان ستێپی دووهەمە کە تۆزێ بەهێزە. خۆت جەستەی خۆت ئەناسی لە چ ئاستێکای ئێستا خۆت ئەبینیتەوە ئەو ئاستە بەکاربێنە چکۆمە بەرگریە ئەبێت سوود بە ماسوولکەکان بگەێنین نەک لۆدی بخەینە سەر و تووشی کێشێکین. ئێستا جوڵەی ئەمڕۆمان پێشترم جوڵانەمان کردو بەڵام ئەمڕۆ بە شێوازێکی پێشکەوتوتر. ئێستا لاستیکەکە ئەکشێنین لە پێشە لە بەردەمی خۆماندانین قۆڵمان ئەبێت تەواو ڕێک بێت هەوڵەین ماسوولکەکان لاستیکەکە لە ڕێی ماسوولکەکانمانەوە کە ئێستا ئامادەیە بۆ ئەم جوڵەیە قۆڵمانە بینەوە بۆ دواوە بەم شێوازە دەست پێکەی 1 2 3 4 5 6 7 8 9 10 ئەیگەڕێنینەوە بە هەمان ستایل 1 2 3 4 5 6 7 8 9 10 پشوویەکەیت سراحەت بە قۆڵە ئەی تۆزێ سێ هەناسەی قوڵ هەر وەکو تێبینیەک بۆ ئاگاداریتان ئەو کەسێک کە ناتوانێت قۆڵی تەواو بێنێتەوە بۆ دواوە بەم شێوازە بیهێنێتەوە لەبەر ئەم جومگەی کەواتە ئەبێت چی ئەەکەین باشە هەتا ئەو ئاستە قۆڵی ئەهێنێت دوایی لاستیکەکە بەریە لاستیکەکە بەرە لە بەشی پشتەوە ئەیگریت قۆڵە ئەگریت بە پێی توانای خۆت ئەیکشێنیت هەتا چه ئاستێکێت. ئەمە ڕێگە چارەیەکە بۆ ئەو کەسانی کە کێشەی شان و قۆڵیان هەیە بەڵام ئێمە زۆر دەمێکە لەگەڵتانین پێویستە ئێستا گەشت بێتەوە ئاستێک کە تۆ بتوانی قۆڵە لە پشتەوە بگەڕێنیتەوە بۆ بەشی دواوە. بۆ کەسانی کە ئامادە نیە ئەتوانن بۆ ڕێگەیە ئەنجام بین. ئێستا ئەم جوڵەیە کە ئێستا ئەنجاممانە 4 جار بۆ 5 جار ئەنجام ئەدرێت واتە ئێستا 1 جار ئەنجاممانە ئێوە ئەتوانین 4 جار بۆ 5 جار ئەم جوڵەیە ئەنجام بن. ئێستا اینە سەر جوڵەی دواتر لاستیکەکە خەینە تەنیشتەوە بە شلی ئەیگریت ئەمە گرێ بە لە قۆڵتە زۆر باشە قۆڵە ئەبێ ڕێک بێت بەم شێوازە لەگەڵیشیا دەستەخەیتە کەمەر دەسەخەیتە کەمەرە لەگەڵیا دەسێ بۆ تەنیشتێت 1 2 3 4 تۆزە خێراتر 5 6 7 8 9 10 ئێستا ئەچینە سەر قاچی چەپ عکسەوە ئەمە ئەگەر پشوشیتیانەیت ئاساییە بۆ لەبەرەوەی ئەمە تەنها لای ڕاست ئەنجامە ئێستا لای چەپ قۆڵە ئەبێ ڕێک بێ فەرموویەک باشە 2 چەند دەتوانی بێرەوە بۆ ئەملا 3 4 5 6 7 8 9
بشوئيت لجي خوتا بجولة لجي خوتا سراحتك ناسي قول بجولة لجي خوتا بجولة طاو دس الشلكة سراحتك زور باش استاينا چی كوتا جوڵەمان ئەویش لە بەشی پشتەوە ماسوولکەی قۆڵمان لە بەشی پشتەوە ئەوە زۆرە تۆزێ شلیکە ئاواهی زۆر باش چیەکەین لێرە قاچمان خستۆتە سەر ئەو لاستیکە قۆڵمان بەڕێکی لەگەڵ قاچی چەپە جوڵەکە ئەنجامەین نزیک خستنەوەی قۆڵمان بۆ لای قات بڵن قۆڵی ڕاست بۆ لای قاچی چەپ جوڵەکە ئەنجامی تۆزێ قورسترە بەڵام ئاساییە ڕای لەگەڵ ئەو جوڵەیە قاچی ڕێک و دەستیشە ڕێک فەرموو دەست پێ بکە یەک باشە دوو سێ چوار پێنج زۆر باش شەش حەوت هەشت نۆ دە ئێستا بشوئەی تۆزێ لە جێ خۆتا بجوڵێ جێ خۆتا بجوڵێ سراحەتکە بجوڵێ تەواو بجوڵێ ئێستا ئەچینە سەر قاچی چەپ بە شێوازە بیگرە کە کۆنتڕۆڵی کەیت لاستیکەکە لە قاچی بەر نەبێت دەست پێ بکە یەک دوو سێ چوار پێنج قەینا شەش حەوت هەشت نۆ دە شوبە سراحەتەکەی لە جێ خۆتا جوڵەکان پێویستی بۆ هەیە کە پشووی لە بینیا هەبێت واتە ئەتوانی سێ هەناسەی قوڵ لە بینی هەر جوڵەیەکە ئەنجام بیت هەتاوەکو لەشە بە تەواوەتی شوبە